هەڵوەشاندنەوەی هێزەکانی سووریای دموکرات تەنها پێکهاتێکی سەربازی نییە، بەڵکو دەکرێت قۆناغێکی گرنگیش بێ لە مێژووی سیاسی کوردانی ڕۆژاوا کە بە تەواوی ڕێڕەوی داهاتوویان ڕەنگە بگۆڕێ. ئەم بڕیارە نەک تەنها بۆ ڕۆژاوا بەڵکو لە بەشەکانی دیکەی کوردستانیشەوە بە نیگەرانیەوە سەری دەکرێت. بۆ زۆر کەس پرسیار ئەوەیە ئایا ئەو هەموو قوربانیدانەی ساڵانی ڕابردوو و دوجار دەبێتە هۆی پاراستنی دەستکەوتە سیاسیەکان و با بڵین لە بواری کولتوری و کۆمەڵایەتیەوە کە بۆ کورد دەستەبەر بووە، یان ئەو ئەزمونە کە لە دنیا بە ڕۆژاوا دەناسرێ لە ناو دەچێ، بە تایبەت بۆ خێزانانەی کە لە شەڕی داعش و بەرگریکردن لە ناوچە کوردستانیەکان ئازیزانیان لەدەستداوە. ئەم بڕیارە تەنها ڕێکەوتنێکی سیاسی نیە، بەڵکو بڕیارەکە بەسراوەتەوە بە یادەوەری و ئەو باجە قورسەی کە بۆ ئەم دەستکەوتانش درراوە. لەلایەکی دیکەوە گروپێک پێیان وایە کورد ناتوانێت بۆ هەمیشە لە حاڵەتی شەڕ و ڕووبڕبوونەوەی سەربازیدا بمێنێتەوە و بەردەوام بوون لەسەر ئەم ڕێگایە دەکرێت تێچووی زۆر زیاتری لێ بکەوێتەوە بۆ کوردەکان. سەبارەت بەم پرسانە لەگەڵ دکتۆر عەباس وەلی تێۆریسیەنی سیاسی و کۆمەڵایەتی قسە دەکەین. کاک دکتۆر بەخێر هاتن بۆم بەرنامەیە، با لە خودی بڕیارەکەەوە دەست پێ بکەین. ئەمێ ئەوەم پێ بڵێ ئەم بڕیارەی هێزەکانی سووریای دیموکرات بۆ هەڵوەشاندنەوە دوای چەندین ساڵ لە شەڕ و قوربانیدان ئێوە چۆن سەیری دەکەن؟ شکەستە پاشەکشەیە یان هەنگاوێکی استراتیژیە؟ دیارەوە ڕۆژێکی زۆر گرنگە لە مێژووی کوردی ڕۆژاوا بە تایبەتی و کورد بە شێوێکی گشتی. ڕۆژاوا وەکو دیاردێکی سیاسی ئەوڕۆ دیاردێکی سیاسی ئۆتۆنۆم بەسەر بخۆ کۆتایی پێهات و ئەلانەکە وەکو بەشێک لە سیستمی تازە کە لە تورکیا لە سووریە دانراوە تێکەڵی دەم و دەستگای حکوومەتی سووریە بوو. ئەو کەسانە ینی بۆ چوون بۆەوەی بەو جوورە کەسانێک ڕخنەی زۆر توندی لێ دەگرن لەو وەزای کەسانێکیش پیرۆزی دەکەن. وەلی ئەوەی کە گرنگە ئەوەیە کە دەبێت بزانین کە ئەو پێکهاتنە ئەو پەیمانە کە مەزلوم عەبدی و یارانی مەزلوم عەبدی قبوڵیان کردو دە شرایەتێکی ئێرادەی ئازاد نەبوو، بەڵکو زەختێکی زۆریان لەسەر بوو و ئەو زەختە زۆرە کە لە سەریان بووە ئیمکان و ڕێگای زۆر کەمی بوو هێشتونەوە کە ئەو مەسلەی چارەسەر بکەن. باشە مامۆستا زۆر ببوورە کە با من قسەکەی جەنابەت ئەگەر لێرە پێتان ببڕم، ڕەخنەکە دەقیق لێرەوە دەست پێ بکە کە زۆر لایەن ئەو ڕەخنەیە دەگرن کە با بڵێن چی وای کردووە بگەن بە ئەم قۆناغە کە ئەو فشارانە وا بکە پاشەکشە بکەن لە خواستی ڕاستەقینەی خۆیان بۆ هەنگاوەکانیان بە شێوەیە کاتووە کە لە ئیستا ئەبێ بە زۆرە ملێ بیان خەنە ناو چوارچێوەیەکەوە کە خواستی ئەوان نییە. بە بۆچوونی من بە باوەڕی من شێوەی هاوکاریوانە دەگەڵ دەوڵەتی ئەمریکایە هەڵە بوو. ئەوانە یعنی قەسەدە و کولەن دەم و دەستگای ڕۆژاوا وەکو هێزێکی پرۆکسی نیابەتی ئەمریکایە دەو مەنتەقەیدا کاریان کرد و نەیانتوانی بۆ خۆیان ئاملیەتێک سابجەکتیوێکی سەربەخۆ دەو وەزەی بۆ خۆیاندا دروست بکەن. وەختێکی کە ئەو سیاسەتەی ئەمریکای کۆتایی پێهات و دەگەڵ هاوکاری دەگەڵ تورکیەی هەیئەتی تەحریری شامیان بە ئەجەلە هێنا سەرکار، ئیمکاناتی ئیمانۆرکردن بۆ بۆ مەزلوم عەبدی و یارانەوی زۆر زۆر کەم مابووە. ئەوە وەزعێکی ئەساسیە و ئەوان لایەن دەتوانێت دەو چوارچەوەیدا خۆیان ڕابگرن بە تایبەتی لەبەر فشاری ئیزەختی ئەساسی کە تورکیە دەیناسرێ و تاوەختێکی کە ئەمریکا هەتا یەک سەربازی ئەمریکایی لە ڕۆژاوای مابوو تورکیە بەو شێوەی موافق نەدەبوو. وەلی وەختێکی کە ئەمریکا کولەن چۆت دەرێ و تورکیە دەستی ئاوەڵە بوو، هەرواتر حکوومەتەکەی ئەحمەد الشەرای بۆ خۆی حکوومەتێک بوو کە بە هاوکاری ڕاستەخۆی ئەمریکا لەگەڵ تورکیە دروست کرابوو و وەختێکی کە حکوومەتە لەوێت دامەزرار داعقەتدا کاملەن دیار بوو کە استراتێژی تورکیە لە ڕۆژاوا
دەیباتەوە ینی موافق دەبێ بە تایبەتی ئەگەر ئەمریکا هەروە لە حاشیەدا بمێنێتەوە لە پراوێزدا بمێنێتەوە و عاملیەتێکی ئەساسی لە پشتیوانی لەگەڵ ڕۆژاوای لە خۆی نیشان نەدا ئەمما دیسان دەگەڕێمەوە سەرەوەی کە مەحاسباتی ڕێبەرایەتی ڕۆژاوا دەپەیوەندی دەگەڵ هاوکاری دەگەڵ ئەمریکایەدا دروست دەرنەچوو دروست نەبوو. باشە کاک دکتۆر بە لە بەرچاوگرتنی فشارەکانی تورکیا و وەک باست کرد گۆڕانی هەڵوێستی ئەمریکا و سەر هەڵدانی حکوومەتی نوێی دەمیشقش کە ئاماژەت پێکرد ئایا ڕۆژاوا دەیتوانی درێژە بە دۆخی پێشوو بدا کە با بڵێن ئەم هەڵوەشانەوە چه دەستکەوتێکی ینی هیچ بەجالێک نەبوو هیچ ڕێگایەک نەبوو کە مل نەدا بۆ ئەم خواستە یعنی بە ناچاری هیچ ئەمەی کردووە و ئەگەر ئەمەی کردووە ئەمە چه دەستکەوتێکی بۆ دەستەبەر کردووە. ڕۆژاوادا هەلومەرجێکی زۆر زۆر دشواردا وەکو هێزی نظامی دەیقەتدا وەکو باسکی نظامی ئەمریکایە لە سووریە ئەمریکا کاری کرد وەلی ئەوە بەو معنای بوو کە یعنی چاوەڕوان بوون زۆر کەس چاوەڕوان بوو ئەلا ڕەغمی وەی کە سیاسەتی ئەمریکایە لە سووریای هەمیشە ئێبهام و ئاڵۆزی یەکجاری تێدا بوو بەڵام چاوەڕوان کردەکرا کە ئەمریکا پشتیوانێکی ڕاستەخۆ لە هێزەکانی سووریەی بکە و منتەقەی ینی ئەو ناوچەی گەژێر دەسەڵاتی ڕۆژاوای حکوومەتی ڕۆژاوای یعنی خودی ڕۆژاوای بەغێری ئەو منتەقانەی وەکو ڕقا و ئەوانە کە منتەقەی عەرەبی بوون بە ئیستیلا کەوتبوونە ژێردەستی حکوومەتی ڕۆژاوای دابیق و جورە جگانە ئەوانە بدەتەوەین بڕۆن وەلی ئەو جگایی کە بەسترا یعنی وەکو ناوچەی کوردی بوو ئەمریکا دەیتوانی پشتیوانی لێ بکەوە جوورێک وەکو پشتیوانەی کە لە حکوومەتی هەرێم کرا لە عێراق ئەوان دەتوانی بکەن. باشە کاک دکتۆر ئەگەر بکرێ بە خێرا وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە ئەگەر 10 ساڵی دیکە سەری ئەم بڕیارەی ڕۆژاوا بکەین یا هەسەدە بکەین پێ دوایە مێژوو چۆن سەری ئەم بڕیارەی کوردانی ڕۆژاواکە یا دەڵێن دەرفەتێکی مێژویان لە دەستدا یا دەڵێن لە دۆخێکی زۆر قرس و دژواردا ژیرانەترین بڕیاری ممکنیان داوە. ئەمە 10 ساڵ کاتێکی زۆر دوور و درێژە ئەمە ناو هەلومەرجەی کە لە سووریای پێکیان هێناوە ئەوەی زۆر بەعاستەم و زۆر ناپایدار و دەزانم ئەمن فکر ناکەم ئەو هەلومەرجە هەتا 3 ساڵی دیکە بەو جوورەی کالعاندا مەزراندۆ بمێنێتەوە بۆیە نەزەری منەوەیە کە کوردەکان دەبێ حدود بە سنووری هاوکاری خۆیان لەگەڵ حکوومەتی مرکزی دیاری بکەن بە هێزەکانی نظامی خۆیان بپارێزن چون ئەوەزعا پایدار نامێنێ فشار لە دەرەوە فشاری ئیسرائیلی فشاری ژوورەوەش ناکۆکردنەکانی نێو حکوومەتی ئەشرا نایەڵێک ئەو حکوومەتە سەقام بگرێت. بەڵێ دکتۆر عەباسی وەلی تێۆریسیەنی سیاسی و کۆمەڵایەتی سپاس بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیەدا. سپاس بۆ ئێوە.